ترافیک لە بەرنامەیەم جارە باس لە خزمەتگوزاریی ڕێگاوبانەکانی دارایی سەربەخۆی زاخۆ دەکات. گۆڕانکاری ڕێگاوبانەکانی زاخۆ دوای دەستبەکاربوونی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان و دروستبوونی دارایی سەربەخۆی زاخۆ، کاریگەری و ڕێگا تازە و ستانداردانە لە بواری هاتوچۆ دەخینە ڕوو. دەمانوێت بزانین ئەنجامدانی و پرۆژانی ڕێگاوبان و هەوڵەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە بواری ڕێگاوبان چ گرنگێکی و سوودەکانی چی بوون دوای تاوبوونیان. دۆخی ڕێگاوبان لە نێوان زاخۆی جاران و ئێستا نیشان دەدەین. لێرە چەندین پرۆژەی گرنگ دەبیندرێت با تایبەت لە ڕووی ڕێگاوبان و پێشخستنی کەرتی هاتوچۆ و گەشت و گوزاری کار لە کابینەی حکومەتی هەرێمی کوردستانیش دوای دەست بەکاربوونی ئەنجامدراوە. دایان کێشەی ڕێگاوبان و خراپی دۆخی ڕێگاکان و شەقامەکان چارەسەرکران و کراون بە ڕێگای دووسایدی پێشکەوتووی ستانداردی جیهانی. پاسان کابینان نهد که جهده ملاون ریبون ملاون شارع ملاون رودانه ما کم بینه جاده ما خوش بینه لا رودان کم بینه مالا گودار شیخ و آبا شارع گله خوش چکیرینه لازم سیاره سایق جه سرخوا بچد سرعه نکد زاخو برینو نه خوش بی جاده پی تنگ بی استا جاده فرکرینا و آف زیاده بویا و خابوره همو چه کریا کریم مصائف و پر خوش کردیا ڕێگاوبان gelek basir bigavê manet bêjmete berdewamî serdewamê dikir bê şolê dike şolê an jî baş e xelkek jî razî ye şolê bigavê zaxo tê tekirinê wek an bîne fitrê fitra dumahîkê zaxo wek hikûmet bi çavekî baş berê xwe te zaxo gê xwe dite zaxo. دەستپێکە دەستخۆشیە لە ئیدارە سەربەخۆ زاخۆ و کابینە نە حکومەت هەرێما کوردستانێت کە سەبارەت چێکردنا ڕێگاوبانە لە ئیدارە سەربەخۆ زاخۆ پێنگاوێت هەرە باشیە تاوێتین تایبەت بۆ ڕێگاوبانێت زاخۆ و دەوروبەرێت زاخۆ هەم ئیدارە سەربەخۆ زاخۆ هەم قەزایەت وێدە و ئەفریقا گەلە گرنگ و بینە چێکردن بەریان وگالێ کابینە نە هەیە حکومەت هەرێما کوردستانێ سەرپەرشتە ئیدارە سەربەخۆ زاخۆ شیان وان پێنگاوێت گەلک باش باوێژن تایبەت چێکردنا جادا بریم خەلیل یا نیفدەولەتی ئەو ڕێگاوبانێت ناوخۆیی ئەوانجی ڕێگاوبانێت گوندا کۆبکردنە سەر قەزای ئیدارە سەربەخۆ زاخۆ و قەزا ناوەندیە زاخۆ هەمجی قەزا باتیفا. ترافیک ئاماژە بە کەمبوونەوەی ڕووداوی هاتوچۆ لە زاخۆ دەکات کە ئەمەش یەکێکە لە دەستکەوتەکانی کابینەی نۆ کە ئامانجی پاراستن و سەلامەتی خۆشگوزەرانی هاوڵاتیانە. بەڕێوەبەر و ئەندازیاری بەرپرس لەم بەڕێوەبەرایەتیە باس لە پرۆژە استراتیژیەکان دەکات. پشتی ڕاگەهاندنە ئیدارە سەربەخۆ زاخۆ کارێکی جدی هاتیە کرێن ji bo xizmetkirina kertê ڕێگاوبانە li snorê îdara serbexwe zaxo ji lay îdara serbexwe û taybet cenabê serpiriştê îdarê Rêzdar Guhdar Şêxo ku çendîn projeyên rêgavbana hatine cîbecêkirin û li jêr cîbecêkirinê ji bo xizmetkirina kertê bazirganî ji wan proja ku projê Cosaîdê İbrahim Xelîl Bacîka bi dirêjiya 3.6
کیلومتر کو پروژه بازرگانیه کشم نزدیکی 18 میلیارد دینار دیت جیبجه کردن او پروژه بدایت پروژه ریگا اک سایت بو چون هاتم بو نو که حالیا پروژه دیبت جز سایت هر سایدک چون سایدک هاتنه هر سایجی سیلین یعنی سه سیارت کارن هادو چون سروی پروژه‌ای بکن و پروژه خوشی ریگا نیف دولتیه بازرگانیه و جیبجه کردن وی پروژه‌ای جی همین ریگ نبره سنور اداره سربخو زاخو و دورین دی حریم کردستان دیبن جو سایت و ایک سایت نامینه هر پروژه ریکوبان بیتا انجام دان کارت کرنه راستخو و هی سر همی سکترین جیانه چه بازرگانی با چه گشت و گذاری با چه جوتیاری با و هر وسا حاولاتی مجی مفایگی باجی ورگرند روی هادنوچون روزانه دا و سلامتی آوان و دلخوشی آوان الدم هاتنوچونه لە گرنگترین ئەو ڕێگەیانەی کە زۆرترین جوڵەی هاتوچۆی لەسەر بوو کە بە ڕێگایەکی نێودوڵەتی دادەنرێت ڕێگای دەواازەی برایم خەلیلە کە لە ڕابردوو بەهۆی خراپی ڕێگاکە شۆفێران و هاوڵاتیان نیگەران بوون بەڵام بە هەوڵی حکومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی سەربەخۆی زاخۆ گەورەترین گرفتی هاتوچۆی چارەسەر کرد کاویش دروستکردنی دووسایدی دەواازەی نێودوڵەتی برایم خەلیلە کە درێژەکەی 3 کیلۆمەترە سەبارەت بەو هەوڵانە جێگری سەرۆکی ئیدارەی سەربەخۆی زاخۆ دەبینین کابینا نهی پشتی دست بکاربونا کابینا نهی گلک شول زاخو هات یک کرنه وکو کرت ریگاوبان و جیرخانا بنیه تحتیه هات یک کرنه بله پشتی اداره سربخوی زاخو هاتیه بیک اینانو دست بکاربون خوشبختانه گلک پروژین ریگاوبانا چوینت وارد جبجه کردن داشوانا ریکن ناوخوین هر دو قضا زاخ و قضاباتی فا هر وصا ریکن سرکی اوین باجیری گل ریکن گندا گلک هاتینه چکرین سنوری داره سربخوی زاخو امشین بیجین حتی 108 کیلومتر جاده نافخویل هر دو قضا هاتینه چکرینه و بو جاده سرکی و او جاده چنه گندار خوشکرین گندا نزدیکی 120 کیلومتر هاتیه جبه کرین حتی افرو و پروسس بردوامه افریکین هنه ریکن بازرگانی نه ریکن گشت و گذاری نه کو ببینه ری خوشکر بو گشت و گذار لوی منطقه پتر بیت کرنه و ریکن بازرگانی وقت مگوتی ریکن جاده نافخوینه خلق به قرطال بتش تقدیش آخه و اف گرینگترین ریکت هاتینه چه کرنه ریکا ناف دولتی ها برهم خلیل باچیکا ریکا برفره کردن و قیر کردن ریکا نف دولتی زاخو دهوک دروازه زاخو هم بجنه زیداباری چندین ریگندین بو منطقه گشت و گذاری هاتینه چک کرنه جوانا ریکا خوش کردن سیلاوا شرانشش کفتا بهره و ریکا سوریا و شیران و شلینه او جی جهت سیاحینه و چندین ریگین دیوید بو هاوینگه هاتچن و هر وصا ریگت قطابخانه گلکاتینه چک کرنه و پروسس بردوامه و زیداباری که ریگاوبان هر جهه که ریگاوبان بچته سولین آفریج الویرتی تا چک کرنه داکو ایک نقل شولر بتا کرنه دگل تورا آویل گل هیلین کاربه همی پیک وقتی تا چکرنه چه جهه آودانی گشتیه همیل دیف استاندارد و سالوخت اندازداری و تکنیکی هاتینه چکرنه افجاده تانه بو هاتو چو بو سبب کمتر کرنا حادثه گلک کمتر بوینه نه و هر وصا حرکه سریعتر بیال زاخو ترافیک لود ترافیکی کمتر بویا و ربط اینا بین اداره سربخوی زاخو الگل دهوکه چی بیش دو رخواه هر دو جیک جاده دوالی نو خوشن یکش رقی باچی که یکش بی رقی اوج طبعا ریک کورتر کری وقت که وقت کورتر کری و گلک دل خوشیه بو شوفیرا بو خلکه بو گشتیارا ریکین گشتیارا گل خوش تبین حرکا گشتیارا زاخو پتر لحاتیه اشی میتا 4 برابر سال چوی لحاتی ئەو شارە لە بواری ڕێگاوبان وەک هەموو بوارەکانی تر حکومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری پێداوە بە جۆرێک گۆڕانکاریەکان لە بواری ڕێگاوبان
هەمووانی تووشی سەرسوڕمان کردووە بە تایبەت ئەو ڕێگەیانەی دەچێتە ناو تونێلی زاخۆ. مڕێبەری هاتوچۆ باس لە گرنگی و سوودەکانی ئەو پرۆژە خزمەتگوزاریانە لە بواری هاتوچۆ دەکات. کابینا نهیانی زاخۆ گەلە شغل هاتەکردن خاصة ناحیە ڕێک و باناغە ڕێکردمەیەت خارجی تقریبا هەمی هاتنێ چێکردن 95% ڕێکردمەیەت خارجی کۆ زاخۆ بۆ دهۆک بۆ زاخۆ دهۆک بۆ باتیفا حتا بگاوێ سەر شول تێتەکردن بەرەو دوماهیکە ڕێکرد داخلیتمە بۆ مەدخەلێ زاخۆش زاخۆ دەرکەون ڕێکرد داخلی سنتەری هەمی ڕێکوبانێتمەیە زاخۆ تقریبا بەرەو دوماهیک بەنە ئەوێ کە باڕێکت ئەوێت هاتیینە چێکردن کارتێکردنەکە گەلەکە باش سەر حەوادثا کرد و حەوادث شێوەیەکی گەلێکی باش کێم بوون لە ڕێکا زاخۆ بۆ دهۆک داخلی زاخۆ بۆ منتەقا باتیفاوە گەلێکت کێم بووین و داخلی زاخۆجی هەمی ڕێک تقریبا یە داخلی هەمیت هاتیینە چێکردن و هاتیینە سوبەخکردن گەل هێمایەت هاتن چۆنی هەمیت هاتیینە دانان و ئەڤژی هەمی دیفستاندەرێت عالەمیت هاتیینە چێکردن و بۆ زانین زاخۆ منتەقەکە تیجاریە درجة ايك وبشتين جيجي سياحية يعني خلق لها قصة زاخوتيت تشبو تجارة تشبو سياحات وبوزانين سيارة مازن كو وقت أبيش زاخوت دركبن بو منطقة دهوك يوم يسلو ويرخيبتشن روجانا تقريبا 2 حتى 4000 سيارة جكو مركب إبراهيم خليل دركبن وداخلت بن أفهمي ريكوبانا هكا سر كابينا نهياني افریقا بانه وقتی چه کردین اوجی کارت کردن که زور مزن هاته کردن کو افسیارت مزن بریحی و بشوی که باش تین و چن و به مشاکل و حوادث اگر اوجی نباید برینگی ما اشکالات هبون قلبا سیارت مزن هر سیاره که حادثه که بسیجی ها باید تقریبا ساعته که 2 ساعت آره خارجی تات نکردن بر عدد و جماره با ترمبیلت مازن اوید داخلی هرما کردستانت بون و اوید درکتنجی و ما قلت وكي ما إشارة بداية حوادث قالك كين بوين وأم سوباسي طبعا همي بتنسيق قال بتنسيق قمر ببريهات نتشونا زاخو قال إدارة سرباخو زاخو قال سيدا يقهدار أو دعمك مظن بوري ببريهات نتشونا كريكو وريقبو ما خوش كرينو و اف شارع و اف جاده هاتینه چیکردن ام زور سپاس کابینانه هاتینو سروک حکومتی و صدای گهدارتینو زور سپاس. بۆ ڕێگری لە سەرپێچی و هۆشیارکردنەوەی شۆفێران تیمەکانی هاتوچۆ لە ڕێگەی پلانەکانیان بەردەوام چاودێری دۆخی هاتوچۆ و ڕێگاکان دەکەن بۆ ڕێخستنی شەقام و هاتوچۆی شۆفێران سەبارەت بەو هۆکارانە دەچینە هاتوچۆی ناوشاری زاخۆ. تیمەکان سەرەتا دەچن بۆ ڕێگەی نێودوڵەتی ئیبراهیم خەلیل. بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی ناوشاری زاخۆ مقەدەم بێکەس باس لە گرنگی ئەو ڕێگایە و سوودەکانی بۆ شۆفێران دەکات کە ڕێگایەکی استراتیژی گرنگە بە باشترین شێوە دروست. وەکوینت بینەوە دەواازێ ئیبراهیم خەلیل نێودەوڵەتیە سنووری هەرێما کوردستانی وڵاتی تورکیاوە گرێت ئەف ڕێکە نێودەوڵەتیە ژمارەیەکە زۆر یە تڕۆمبیلت بارهەلگر ڕۆژانە هاتنوچوون سەرێ جادێت کردن پیشتر دەستپێکە دەواازەی حتا گوندێ باچیکە 1 سایت بۆ هاتنوچوون بی ئەگەر هەندێک کۆ قەرەباڵغیەکە زۆر یا تڕۆمبیلا چێبتلێ جادێدە زیدەباری هەندێک جاراژی ڕیدانێن هاتنوچوونێ چێت خۆشبەختانە پشتی بریار هاتیەدان کو جادە بێتە بەرفرەهکردنێ ببتە 2 سایت مطابق بتلقال جادا بيشيا إبراهيم خليل القال جادا بشت قندي باچيكا روشا هاتنو چوني برجاكا زور باش تربية وكينت بينن قربالغي تقريبا هرنا مايل سر جادي وريدانت هاتنو چوني جي رجاكا باش نمايل.
پۆلیسی هاتوچۆش لەم ڕێگەیانە چاودێری جوڵەی شۆفێران دەکات چونکە زۆر جارە و ڕێگایە پێشکەوت و ستانداردانە وا لە بەشێک شۆفێران دەکات کە بەهۆی باشی و جوانی و ڕێکی ڕێگاکە سەرپێچی ئەنجام بدەن. تمام بس نسبت في شوفيري سرپیچاوی اوه نزیکی درگاه گوراپان راوستایه بتا اگر هند دم ترمبیل گوراپان در که بت اف ترمبیلت نابیند نه اف ترمبیلات اش ترمبیلاش گوراپان درد کفت بیند نه اف ترمبیلاش گوراپان درد کفت و ترمبیلت بیند اواش لای ابراهیم خلیل فتید ببیند اف چنده زور ماترسیت بد اگر هند کوریدان هادنوچونه پیدا به زده باری اف جاده که نف دولتیه اف جهه نه جه راوستاندنا ترمبیلانه قداغه ترمبیل سر و جاده وی جه راوستد جبر هنده هم ده پرابون کیاسایل گلور گرن کو سردانا بنگه ابراهیم خلیل کرد واصله که بدنی بلا سردانا بنگه ابراهیم خلیل بکن ترمبیلال ویری راوستای پشتی هم دیتیم مفرزه دیتیم شوفیر نماید تیده گمان عمل سر و کمولتا شوفیری نینه اجبر هنده حول دایه بشتن شوفیر اکی دیتر بینتن کدا خوش اجبرانبری پرابون تیاسایی پورتال بکتن بابتی وی شوی چاره سر نابد ام دو ترمبیل بن رادستی و کولی نکن کو وکولین دوی بابتی دا بیتا کرنه و هر دمی هاتا سلماندن کو شوفیر به مولت شوفیری به پرابونا ده ورگرن و ده روانه دادگاهی سەبارەت بە ڕێکار وەرکی پۆلیسی هاتوچۆ بۆ شێڕکردنەوەی شۆفێران و چاودێریکردنی هاتوچۆ و ڕێخستنی شەقام ترافیک بەردەوام دەبێت لەگەڵ مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ بۆ ئەوەی ڕێگری لەسەر پێچەکان بکەن و کۆمەڵگەیەکی هۆشیار لە بواری هاتوچۆ دروست بێت. مفرزین ما روزانه و بشوکی بردوام تینه دیناتنه جهه جیاواز و دم جیاواز هر جهه که هبتل سنوری داره سربخوی زاخو ام مفرزت هاتنو چونه لدانن و هر دمه که جه هبتن چه شف بد چه روش بد ادهه ندانین اف چنده جش بو هندیه کو سرپیچین هاتنو چونه بهنه تا راده کی بهنه کم کرنه اگر نه بمبر کرنه جبو هندیا کو پتر هات نو چون الدی فیاسا و رنمان هات نو چونه بد جبو هندیا کو سرپیچین هات نو چونه نه انجام دان حوالاتی پتر پیگیری پیاسا هات نو چونه و رنمان هات نو چونه بکتن اف چنده جی اگرش همیایان جی آرمانجش حبیا ماستر بو هندیا کو روش هات نوچونه باش بتو گیان وان سلامت بتو ریدان هات نوچونه نه انجام
بو اجازه سربچوه بو جامعه نایت خواره بو چه نکریه ما هر جایی که تو بچی لایق تو صدرگاهی وکی جوان نینه ولی نکا کمن جایی که بساق نینه زحمت نبته وصلك عدم توافر شروط متانة وأمان بتشي برچه سنویات سربچویه اوه نزیکی 6 سالانه سنویات سربچویی که که من اوه نابتن جایی که بسک نینه وصلك سربچونا سالنامه بود چیکن بلا پاش مراجعه بلدی کی باشه جایی که بسک نزحمت نبود کرم ترمبیلا کا بار حل گیره هاتیا چیکرنه کو 4 نفر زیادتر ده سیار نبن گل شوفیری 5 ادویت تلدیف جماره کرسی کا نفر آبار کی ماشاءالله تا جماره کا وصا نفر آبار کری شلا خلط نابد بکی نابد شلا خلطه نابد بکی او کاره نابد دوباره ببی زیده باری کاره کی شهرستانی نینه یعنی اگر تو لاین یاسایی صحنه کی لاین رنمای هاتنو چون جی صحنه کی کاره کی شهرستانی نینه الجای کی راوسته با او سارکا دیتر بچن تاکسی بچن باشه که کم جای کی طبقینه و وصله کی ببر نفر زیده بار کنیم باشه ده اشتا جلتني نه لا هيك الجل سيار بدون نحز زيدي قال جاها بسابقينا طبعا افيها نا مولتا شوفيري القلا نا صالنامه القلا زيد باريكو هندك تشتب ترمبيلي وهين وقت بلا جكتورة ديفرين ماين هاتنو چوني نابتن امنا چارم پیرابونا الگل ورگیرن ترمبیل دست سن اما کو هاتون چون اداره سربخوا زاخو ام داخوازش همی حولاتیت باجر زاخود کن هر وصا او حولاتی قصد باجر زاخود کن پیگیر بین برینمان هاتون چون خودی بدنش لذتی زده خودی بدنش همی سرپیچیت هاتون چون بگرش کارین اینا موبایل بگرش لذتی زده بگرش همی سر نوع سرپیچیا چونکی باجر زاخو گلکی پیشکتیه بو ناحیه ریکوبانا و وکو هاتون چون بشوکی گشتی لما ام داخواز کن که خلک ما یه پیگیر بد برینمان هاتون چون داکو گیان وانا یه پاراستی بد جریدان هاتون چونه